والله عزیزان 23 هەشت با ڕۆژی جیهانی نەهێشتنی کۆیلایەتی داگەندرێت کە بەگومان ئانی پیرۆزی ئیسلام هەر لەسەر سای دروستبوونیەوە هەتاوەکو ئێستش جەخت لەسەر نەهێشتنی کۆیلایەتی دەکاتەوە کە خوای گەورە هەمومانی بە یەکسانی دروست کردووە بۆ ئەوەی بە ئازادی پێکەوە بژین چ لەوەی کە ڕەنگمان جیایە یاخود نتەوەمان جیایە یان لەوەی کە ئاینمان جیاواز بێ بەڵام ئەمانە بۆتە ئەوەی کە ڕێگر بێت لەوەی کە بە ئازادی و بە یەکسانی بژین کە کۆیلایەتیش لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەگەر کەسێک لە کۆیلایەتی ڕزگار بکەیت خوای گەورە ئینشاڵڵا بە بەهشتی بەرینە شاد دەکات. بۆ قسە باسی زیاتر لەسەر ئەم بابەتە و بۆ ئەوەی قسە و باس لەسەر ئیسلام و چونکی ئازادی بکەین زانین چونکی ئازادی لە ئیسلامدا چۆن باسی لێوە کراوە گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ مەلا عەبدوڵڵا خوڕخوڕەیی کە بانخوازە و لە ستۆدیۆکانمان لە ڕانێوە لەگەڵماندایە. سڵاوت لەبێ مامۆستا گیان ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتێک کە بە ئێمەت بەخشیوە. سڵاوی خوای گەورە لە جەنابتان و لە بینەران و لە بیسەران لە هەر شوێنەکەن. مامۆستا چونکی ئازادی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باسی لێوە کراوە و چۆن پێناسی لێ کراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. دیارە وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد ڕۆژی 23 هەشتی 2024 دانراوە بە ڕۆژی ئازادی کۆیلەکان و بەندەکان. دیارە یاسای بەندایەتی یاسایەک نییە کە ئیسلام هێنابێتی وەکو کە زۆرە لە ناحەزانی ئیسلام دەستە چەورەکەی خۆیان بەسەری ئیسلام دەسڕن و وانیشان دەدەن کە گوایە بەندایەتی لە ئیسلامدا هەیە. نەخێر بێگومان بەندایەتی لە پێش ئیسلامدا هەبووە بەڵکو خاڵی جەوهەری ئیسلام لە هاتنی بەرنامی خوادا ئەوە بووە ئیسلام بۆیە هاتووە کە بەندایەتی و کۆیلایەتی نەهێڵێ وەکو کە یەکەم لاپەڕە لە قورئانی پیرۆز کە دەفەرمێ ئیاکە نەعبود و خوایە ئێمە تەنها تۆ دەپەرستین. بۆیە هەبوونی ئەو ئاەتە لە سوورەتی فاتیحادا یەکلامان دەکاتەوە کە دەبێ عەبدایەتی و بەندایەتی و کۆیلایەتی تەنها بۆ خوا بێ مرۆڤەکان هەموو یەکسان بن. جا ئیسلام لە زۆربەی قەرار و بڕیارەکانیدا لە ئاەتەکانی خوادا لە فەرمودەکانی پێغەمبەردا عەلەیهی سەلاتو وەسەلام زۆر مسڵمانان هاندەدا بۆ ئەوەی کە کۆیلایەتی و بەندایەتی هەر نەبێ و ئەگەر هەش بوو هەوڵی بنەبڕکردنی بدەن. بۆ نمونە خوای گەورە جەلە جەلالوه کاتێک کە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ فەلەقتەحەمە العەقەبە وما ئەدراکە مە العەقەبە فەکو ڕەقەبە. خوای گەورە دەفەرمێ ئادەمیزاد نەگەیشتۆتە پلەی بەرز چڵەپۆپەی بەرز سەلووتکەی شاخەکان. اینجا بخۆی دەفەرمێ ئایا دەزانی ئەو پلە بەرزە ئەو مەقامە گەورە کوێیە؟ دواتر وەڵام دەداتەوە خوای پەروەردگار دەفەرمێ فەک و ڕەقەبە ئازادکردنی بەندەکان و عەبدەکان و کۆیلەکانە کە ئینسانی موسڵمان پێی هەڵدەستێ یەکێکە لە قەرارەکان و لە بڕیارەکانی خوای گەورە. مامۆستا لە سەردەمی پێغەمبەردا دووری خوای لەسەر بێ کاتێک ئیسلام هات و ئەو پەیامە جوانەی هێنا بۆ مرۆڤایەتی مرۆڤەکانی لە کۆیلەبوون ڕزگار کرد. بەڵام ڕەنگە سەد جۆرێک لە جۆرەکان ئەو کۆیلایەتیە نەمابێت کە کەسێک بکڕیت بەڵام جۆرێکی تر ڕەنگە لە سەردەمی نوێدا کۆیلایەتی دروست بێ. بەڕای ئێوە ئەو کۆیلایەتی کە لەم سەردەمەدا هەیە بە چ شێوازێکە؟ ئایا هەمان ئەو کۆیلایەتیە کە لە کۆندا هەبوویان ئەو تا بە شێوازێکی تر چۆتە ناو خەڵکیە و جۆرێکی تر لە کۆیلایەتی ڕەواج پێدراوە؟ دیارە کۆیلایەتی ئەوەی کە سەردەمی قوڕیش پیادەی دەکرد پێش هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام و پێش هاتنی دواهەمین پەیامی خوا کە ئیسلامە و پێش دابەزینی ئاخرین کتێبی خوا کە قورئانە کۆیلایەتی لە ناو قوڕیشدا وەکو بازاڕی ئاژەڵەکان وابوو. چۆن بازار هەیە بۆ ئاژەڵەکان بۆ کەلوپەلەکان کە بە کەیفی خۆی کەسێک ئاژەڵێک دەکرێت ئاژەڵێک دەفرۆشێ ئاوا کۆمەلگای قوڕیشی و نیوە دورگەی عەرەبی یاسای عەبدایەتی تیا بوو هەندێک لە کۆیلەکان هەندێک لە ئینسانە بێدەسەڵاتەکان وەکو کەلوپەل دەکڕان و دەفرۆشان و کاری سەختیان پێ دەکرا دەچەوسێنرانەوە. بەڵام کە دوایی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام هات و زۆربەی فیدیە و کەفارەتەکان کە خوای گەورە لەسەر لە جاتی تاوانەکان داینان بۆ ئەوە بوو کە کۆیلایەتی
کۆیلایەتی و عەبدایەتی نەمێنێ. بە قەناعەتی من کۆیلایەتی دوو جۆرە. ئەو کۆیلایەتی سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام بەلاشە بوو. بەلاشە وەکو ئاژەڵێک دەیان چەوسانەوە، زوڵمیان لێ دەکردن، حوڕێت و ئازادیان لێ زەوت دەکردن. بەڵام ئەمڕۆژ دەتوانم بڵێم کۆیلایەتی هەیە. ئەویش بریتیە لە دەستدانی عەقیدە، لە دەستدانی بیر و باوەڕ. یعنی جار هەیە لە کەناڵی ئاسمانیدا لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا کەسێک تەلەفۆن دەکات دەڵێ فڵان کەس نەعوذ بالله خودای منە، فڵان کەس پێغەمبەری منە عەلەیهی سەلات وەسەلام. کابرا لە پێناوی هەندێک مەساڵحی دنیایدا کە ڕەنگە هەر هیچ شی پێ نەگەی بێ یان نەشی ناسن، هەڵدەستێ ئەو پەڕی خۆی گچکە دەکاتەوە، خۆی لاواز دەکا و خۆی بێباوەڕ دەکا و کەرامەتی دنیای و مەقامی قیامەتی لە قس خۆی دەدا لە پێناوی ئەوەیدا کە خۆی دەکا بە کۆیلی خەڵکی. چونکە لە سەردەمی قوڕەیشدا بە زۆری دەیانکردن بە کۆیلە دەیانکردن و دەیانفرۆشتن، بەڵام ئێستا هیچ کەسێ پێیان ناڵێ بۆ خۆیان خۆ دەکەن بە کۆیلە، بۆ سەرکردەیەک یان بۆ حیزبێک یان بۆ ڕەوتێک یان بۆ بەرنامەیەک. و تەنانەت دوور لە بینەران و بیسەران خەڵکی وا هەیە کە خۆی تەشبیه دەکە بە سەگ. من سەگی فلان کەسیم یا من ئاژەڵی فلان کەسیم، خۆی تەشبیه دەکە لە کاتێکدا کە خوای گەورە دەفەرمێ لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. ئێمە ئادەمی زادمان لە جوانترین شکل و شێوەدا دروست کردووە، ثم رددناه أسفل سافلين. بەڵام خەڵکانێکن دوایی بۆ خۆیان گچکە دەکەنەوە و خۆیان دادەبەزێننەوە. دەبوو ئەوانە بیازانیایە ئەگە سەگ بوونایە چوار پێ دەبوون، بەڵام مادام خوای گەورە بە دوو پێ ئینسانی دروست کردووە، ئەو ئینسانە نابێ خۆی بکە بە کۆیلە، بەڵکو دەبێ حوڕ و ئازاد بێ، خاوەنی سومعە و کەرامەت و کەسایەتی خۆی بێ. بەداخەوە هەندێک خەڵک ئەمڕۆ لە پێناوی دینار و دۆلاردا، لە پێناوی پاروێکی گەرمدا، لە پێناوی جێگایشی نەرمدا بۆ خۆی خۆ دەکە بە کۆیلا بەبێەوەی هیچ کەسێ زۆری لێکرد بێ. زۆر باشە مامۆستا، سزای کەسێک چێکە کەسێک دەکاتە کۆیلە و کەسێکیش کە کەسێکی دیکە لە کۆیلایەتی ڕزگار دەکا پاداشتەکەی چییە؟ ئەمە یاسایەکی جوانمان هەیە بەبێ دەقە قورئانیەکان بەبێ فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. تەنانەت گەیشتۆتە دەمی خەلیفەکان وەکو قسەکەی ئیمامی عومەر خوا لێ ڕازی بێ کە دەفەرمێ مەتا ئیستەعبەدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا. ئیمامی عومەر دەفەرمێ هەتا کەنجی خەڵکی دەکەن بە بەندەی خۆتان لە کاتێکدا ئەو خەڵکانە بە ئازادی لەدایک بوون. و کە تەماشای فەرمودەی پێغەمبەر دەکەی عەلەیهی سەلات وەسەلام، پێغەمبەری خوا دەفەرمێ من أعتق رقبة مؤمنة أعتق الله بكل عضو منه عضوا من النار. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەلات وەسەلام هەر کەسێک لە دنیادا بەندەیەشی بکڕێ و ڕزگاریکە و ئازادیکە بە هەر ئەندامێکی لاشەی ئەو بەندەی خوای گەورە ئەندامێکی ئەو کەسەی لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکات. و کاتێک کە دەبینین هەژارەکان ڕەشوڕوت و چەوساوەکان کەسانێکی وەکو بیلالی حەبەشی و ئەوانە کرابوون بە بەندە، خەبابی کوڕی ئەڕەد، بیلالی حەبەشی، عەبدوڵای کوڕی مەسعود کە ئەوانە لەبەردەستی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و ئوبەی کوڕی کەعب و ئەوانەدا بوون. ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ، عوسمانی کوڕی عەفان، عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە ئەمانە سەحابەی دەوڵەمەند و بازرگان و دوکاندار بوون، ئەوانە هەستان بە ماڵی خۆیان ئەو ڕەشوڕوتانەیان دەکڕی، بە تایبەتی کە ڕۆژیشان ئەبوو بەکر بە ناوشاری مەکەیدا دەگەڕا بینی کە ئەو ڕەشوڕوتانە تەعزیب دەدرێن و ئەشکەنجە دەدرێن. وەکو هەموو لایەکمان بیستمانە کاتێک کە بیلالی حەبەشیم لەو گەرمای شاری مەکەدا بەردی گەورە لەسەر سنجیدا دەندا، پەتێکیان لە گردنی خستبوودا بوویان دەست منداڵەورکان، منداڵ ڕایان دەیشێشا بەردیان پێدا دەدا. لەو کاتیدا ئەبوو بەکر بەوێدا دێت و بیلالی ڕزگار دەکات و دەیکرێت و ئازادی دەکات. جا ئازادکردنی بەندە یەکێکە لە پاداشتە گەورەکان، یەکێکە لەو شتانەی کە ئینسان لە سەختیەکانی ڕۆژی قیامەتدا ڕزگاری دەبێت بە پشتیوانی خوای گەورە. مامۆستا چەمکی ئازادی لەگەڵ چەمکی بەڕەڵایەتی دوو لە ڕووی بەڕێست و بینەران و بیسەران تێکەڵ کراوە. ئەو ئازادی لە ئیسلامدا هەیە، ئازادیەکی ڕەهایەیان ئەوە تا ئازادیەکدا کە ئەبێت لە سنوورێک دابێت، چونکە دوجار ئەگەر لە سنوورێکانە بێت دووبارە لە ئازادی دەرئەچێت. ئیسلام ئازادی بە مرۆڤەکان داوە، ئازادی بە کۆمەلگای بەشەریەت داوە. ئازادی جودایە لەگەڵ بێسەرەوبەرەی. ئازادی ئەوەیە کە تۆ ئازادی هەتا ئەو شوێنەی سنووری بەرامبەرەکانت نابەزێنیت، چونکە کاتێک کە سنووری بەرامبەرەکانت بەزان ئەو کاتی ئازادیەکەی تۆ سنوور دەبەزێنێ، خەت دەبەزێنێ، پێشێلی مافی بەرامبەرەکەت دەکا. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ناویان ناوە ئازادی مطلق و ڕەها
لە ڕاستیدا جۆرێکە لە بەڕەڵایی و جۆرێکە لە فەوزە و ژیان بۆتە بە دارستانێک لەبەروەی هەر وەکو دەبینین دەوڵەتە زلهێزەکان بە ناوی ئازادیەوە چەندەها دەوڵەتیان داگیرکردن و چەندەها میلەتیان وێران کردن خەڵکانێک هەیە بە ناوی ئازادیەوە هەر دەڕوات و ئیسۆ بناگرێت و مافی بەرامبەرەکەی پێشێر دەکات ئیسلام باوەڕی بە ئازادی هەیە بەڵام باوەڕی بە بەڕەڵایی نییە ئیسلام بەرنامەیەشی مامناوەندە بەڵام لە سەردەمی پێش ئیسلامدا هیچ جۆرە ئازادێک نەبوو وەکو کۆمەلگای قوڕێشی و نیوەدورگەی عارەبی کە بەند خەڵکی هەندێک لە ئینسانەکانیان کردبوون بە کۆیدا ئازادیان لێ زەوت کردبوون و لێ ئاستان بوونەوە و دوایی کە ئیسلام هات ئازادی تعدیل کرد و داینا بەرنامەیەشی جوانی بۆ دانا بۆ ئەوەی کە مافێک بێ هەم حەقی خۆت وەربگرین و هەم زوڵم لە بەرامبەرەکە نەکەی مافی بەرامبەرەکەت پێشان نەکەین و ئەوەی کە دواتر بە ناوی دیموکراسی بە ناوی هەندێک بەرنامەوە پیادە دەکرێت کە ئازادی مطلق جار هەیە کەسێک بە ئارزوی خۆی مافی بەرامبەرەکەی پێشێل دەکات خەڵکی دەکوژێ دەوڵەتێک وڵاتێک وێران دەکات میلەتێک ئیبادە دەکات لە ڕاستیدا ئەوە پێی ناگوتری ئازادی بەڵکو پێ دەکرێت جۆرێک لە سنوور بەزاندن و ئیباحێت و بەڕەڵایی بۆیە تەماشا دەکەی ئەمڕۆ ئەم جیهانە گەورە ئەم جیهانە خۆشە کە بە هەشتێکی گچکەیە خوای گەورە بۆ ئێمەی داناوە وەکو خوای گەورە دەفەرمێ وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها هەچی داواتان کردووە هەچی پێویستیتان پێ بێ لەم ژیانەدا خوا بووی دابین کردوون و ئەگەر بتانەوێت نیعمەتەکانی خوا بژمێرن نیعمەتەکان لە ژمارە نایە جا لە ڕاستیدا ئەوەی ئەمڕۆ کە ناوێن ناوە ئازادی بە ناوی ئازادی سنوور بەزانی دەوڵەتانەوە بە ناوی ئازادی هەڵوەشاندنی خێزانەوە بە ناوی ئازادی سەرکوتکردنی هەندێک لە خەڵکەکانەوە ئەوە لە سنووری ئازادی تێپەڕیوە بۆ خۆی ئازادێک و حوڕێتێکی ئاژەڵی وەرگرتووە بەڵام ماف و سنووری بەرامبەرەکەی پێشێل کردووە. زۆر باشە مامۆستا بگومان هەموو بابەتێک لێکەوتی باش و کاریگەری خراپیشی دەبێت ئەو کاریگەری و لێکەوتە باشانە یاخود ئەو کاریگەری و لێکەوتە خراپانەی کە ئەو ئازادی لەم ڕۆدا هەیە و بەناو ئازادی لە کۆمەلگەی ئێمەدا باڵی کێشاوەکە ئازادی ئەوروپیەکانە لێرە پەیڕەوی دەکەن کاریگەرێکی خراپ لەسەر کۆمەلگەی ئێمە دروست ئەکات. لە ڕاستیدا هەموو میلەتێک لەسەر ئەم زەوەی خاوەنی ئاین و کللتور و کەلەپور و زمان و خاک و خەڵکی خۆیەتی بۆیە تەماشا دەکەی کۆمەلگای ئەوروپی کە پابەند نابن بە یاسا و ڕێساکانی ئێمەوە و ئێمەش پێویستە پابەند نەبین بە هەموو یاسا و ڕێساکانی ئەوانەوە هەر شتێک قەیناکە پێشکەوتنە سوود و قازانجی کۆمەلگای تێدا بۆ ئاوەدانی وڵاتەکەیە بۆ خۆشگوزەرانی خەڵکەکەمانە با ئێمە وەری بگرین هەچی علم و زانیاری و تەکنۆلۆژیا هەیە لێیان وەربگرین بەڵام مەرج نییە هەچی لە ئەوروپای پیادەکرا بە کەڵکی ئێمە بێ وەکو دەڵێن کە کاتێکە یەکێتی سۆڤێت دەسەڵاتی هەبوو هەندێک برادر هەیە لە وڵاتی ئێمە ئەگەر لە سۆڤێت بەفر ببارێ ئەوان لێرە چەتریان هەڵدەداوان دەزانی لێرەش دەبارێ لە ڕاستیدا جۆرە بەناو ئازادیشیان بۆ ئێرە هێناوە کە بە کاڵای باڵای ئێمە نابێ یعنی تاوای لێ هاتووە ڕێزێک لە نێوان باوکو و ڕۆڵەدا نەماوە ڕێزێک لە نێوان ژن و مێردا نەماوە ڕێزێک لە نێوان دەسەڵات و بێدەسەڵاتدا نەماوە بۆیە هەموو ئازادێکی ئەوروپا بە کەڵکی ئێمە نایە و قازانجی ئێمە تێدا نییە ئێمە میلەتێکین خاوەنی دووشتین یەکەم خاوەنی ئیسلامین خاوەنی دین و بەرنامەی خواین بۆیە دەپێویستە پابەند بین بە یاساکانی ئیسلامەوە بۆەوەی لە دنیا و قیامەت بەختەوەر بین و ئێمە خاوەنی کۆمەڵێک عادات و کللتوری جوانی کوردەوارین کە شەرم و حەیای لێ دەچۆڕێتەوە بۆیە دوێنێ یەکێک لە حاکمەکان لە کوردستان دەڵێ بەڕاستی ئێمە قەرزداری مزگەوتەکانین دەڵێ لەگەڵ ڕێزمدا بۆ ئەوانەی کە گیراون دەڵێ نابینی ئەوەی کە دەگیرێ ئەوەی ئەهلی مزگەوتە جگەرە چێژ نییە ئەوەی ئەهلی مزگەوتە مەشروب خۆ نییە ئەوەی ئەهلی مزگەوتە مادەی هۆشبەری نەخوادەوە ئەوەی ئەهلی مزگەوتە پیاوکوژ نییە ئەوەی ئەهلی مزگەوتە داوێن پیس نییە ئەوەی ئەهلی مزگەوتە دوکان بڕ نییە یعنی ئەوە شانازەشی زۆر گەورەیە بۆ ئیسلام و بۆ ئەهلی ئیسلام و بۆ شوێنکەوتوانی ئیسلام و بەتایبەتی بۆ ئەو گەنجە جوانانی کە پابەندن بە مزگەوتەوە یەکێک لە حاکمە گەورەکان کوردستان شاهدیمان بۆ دەدا و زیندانەکانیش تاقیکەنەوە زۆربەی ئەو خەڵکانی کە تووشی لادان دەرن لە ئەنجامی لادانە لە دین ئەگەر نا ئینسانێک ئەگە پابند بێ بە دینەوە پابند بێ بە عادەت و کولتوری ڕەسەنی جوانی کوردەوارێەوە ئینشەڵا مرۆڤێکی چاک و پاشی لێ دەردەچێ و بۆیە نابێ پێمەوا بێ هەموو ئازادێکی ئەوروپا بە کەڵکی ئێرە دێ ئەوروپا بۆ خۆی مەوقعێک و شوێنێکی جوگرافی تایبەتی هەیە و ئێمە مەوقع و شوێنێکی جوگرافی تایبەتی بە خۆمان هەیە. مامۆستا
ئازادی لە لای کۆبڵگاکانی تر یان با بڵێن لە ناحەزانی ئیسلامەوە بە شێوازێکی تر لێکە درێتەوە دەوترێ بەندایەتیکردن بۆ خوای گەورە ئەمە زەوتکردنی ئازادیە بۆ پێی کە ئیسلام هەموو جۆرە بەندایەتێکی تر ڕۆتەکاتەوە بەڵام بەندەی خوای گەورە و خوای گەورە پەرستێ ئایا بەندایەتیکردنی خوای گەورە جۆرێکە لە کۆی لەبوون کە ئەوان باسیەکەن نەخێر بەندایەتی بۆ خوای گەورە بگرە وەکو کە لە کتێبەکان دەکاتە ئینسان کتێبە جوانەکان دەخوێنێتەوە بەندایەتی بۆ خوای گەورە دەدگەێنێتە ئەو پەڕی ئازادی لەبەرچی لەبەروێ کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام جارێکیان بە ئەبوو جاهل دەڵێ بۆ نایە بۆ نوێژی جەماعەت دەڵێ من نامە نوێژی جەماعەت کە عەبدوڵای کوڕی مەسعود هەتاکو دوێنێ کۆیلەی من بووە ئەو ڕۆبێ لە تەنیشتی من لە مزگەوتێ لە یەک ڕیزیدا ڕاوەستین یعنی پێی شەرم بووە ئەوەندە لوتبەرز بووە بگرە ئازادی لەو کاتیدا بەدەستدەیە کە ئینسان خوا دەپەرستێ ئەوجا بە بەلاشی خوا ناپەرزێ خوای گەورە بە خۆڕایی داوای پەرستنی خۆیمان لێ ناکە خوای گەورە لە سوورەتی زاریادا دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون خواهي قولة فرمي من آدم زاد الجنو كم بويد اسكدو كبن فلسطين ومن داوى رزق وروزي دابن كني جيان لوان ناكم لسر خوايا إن جا للايك وخوايا كخاوني أو هم ناز نعمة به لنبون وإيمي هنا وتبون بهزاران مليون نعمتي بصدى رشتين آي نابي بي فلسطين بلد بي فلسطين ولا لا شريك شو أو كساني كبراسي خوادة فلسطين نابن ببندي هيج كسيك عبداتي بو كز ناكن ماستاو بو كز ناكن جانتا بو كز هل ناقرن ببجنو بالاي كز هل نالين عبداتي وكويلاتي وباسواني بناحق بو هيج كسي ناكن بقرب بيتشوانا وكاتي إنسان تامي آزادي راستقينة دشيجي ئەو کاتی کە بەندایەتی خوا دەکا و بۆ خوای گەورە یەکلا دەبێتەوە. مامۆستا بێگومان وەکو ئاماژەت بکرد لە کولتوری ئێمەی کووردا کۆمەڵێک سنووری جوان و کۆمەڵێک شەرم و حەیا هەیە تا چەند گرنگە کە ئەم کولتورێک کە هەمانە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامدا تێکەڵی بکەین ئاین و کولتور بکەین بە یەکێک و هەر لە منداڵیەوە لەگەڵماندا گەورە بێت و ئەو سنوورانێک کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە لە منداڵیەوە گەورە بێت لەگەڵماندا و ببێتە کولتورێک بۆمان. لە ڕاستیدا بەداخەوە زۆر جێگای داخە لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ساڵی 91ەوە کار زۆر دەکرێت لەسەر هەڵۆشانی خێزان لەسەر نەمانی بنەما ڕەسەنەکانی کوردایەتی لەسەر ڕێز و احترام نەمانی ڕۆڵەکان بۆ باوکەکان بۆ دایکەکان تەنانەت زۆر جار هەیە دەبیستنی دەڵێ باوک سالاری چییە یعنی وەڵحاصڵ ناڕاستەوخۆ پێی دەڵێ کە تۆ هیچ حسابێک بۆ باوکت مەکە ئەی نابێ بزانێت کە ئەم باوکە ڕەنجی شەو و ڕۆژ دەچێژێ وەکو باڵندەیەک دێ بەدەمی منداڵەکانی دادەکە یان لەلایەکە دەڵێن مێرد سالاری چییە واتە ئافرەت بە ژێڕایەڵی پیاوەکەی نەکە ئەدی ئافرەتێکی بەڕێز کە لە ماڵەوە لە بە سبلیت و موبەریدەیەک دانیشتووە ئەو پیاوە هەموو ئازادەکانی ژیان دەچێژێ لەبەر گەرما ڕزق و ڕۆزی پەیدا دەکا سەرما و گەرما دەبینێ شەو نخوونی دەبینێ حماڵی دەکا کرێکاری دەکا نابێ ئەو پیاوەکە هاتەوە ماڵەوە حەز بە گەورەی خۆی کرد لەو ماڵێدا بۆیە لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک سەنتەر و شەڵتەر کە لە ئاوی قوڕاودا ڕاوێ دەکەن و لە شەوی تاریکدا ڕاوێ دەکەن لە ڕاستیدا زۆر ئیشیان کرد لەسەر نەمانی کلتورە کوردەوارەکان ئەگەر نا ئەگەر تەماشاکن لە ساڵانی حەفتاکاندا جلوبەرجی کوردەواری بە هەردوو ڕێگەزینێر و مێوە لەگەڵ ئیسلامدا دێتەوە ئەو کلتورانەی کە هەبوو هاوکاریکردن هەرەوەزیکردن یارمەتیدانی یەکتر لە خۆشی و ناخۆشی لە شای و شیندا بەدەمەوە هاتنی یەکترم تەنانەت لە لادێکاندا کاتێک خەڵک ئەم هەموو ڕەزوباخەی دەچێڵا کرێکارێکی بەکرێ نەدەگرت هەموو ئاوەدانی بە هەرەوەزی بوو کاتێک کە خانوویەکی دەکەی کرێکار و وەستای نەدەگرت هەمووی بە هەرەوەزی بوو بەڕاستی کلتوری ڕەسەنی کوردایەتی لەگەڵ ئیسلام لەگەڵ تەعالیمەکانی ئیسلام وەکو دوو باڵی وایە کە باڵندەیەک بە هەردوو باڵەکانی دەفرێ ئێمە لەو ڕۆژەوە زەردمان کرد کە کلتورە کوردەوارەکانمان کاڵ بوونەوە و لەو ڕۆژەوە زەردمان کرد کە کەسانێکی ناحەز بە دین پیان وایە کە ئیسلام یان کە دینی ئیسلام بۆتە هۆکارێک بۆ دواکەوتنی کۆمەلگای کوردەواری نەخێر بەداخەوە ئێمە
چامان لە کۆمەڵگای ئەوروپی کرد کە کۆمەلگای ئەوروپی بۆ خۆی لێ شێواوە. ئێستا کۆمەلگای ئەوروپی وەکو ئەوەی لێ هاتووە کە بە تەکسی بلۆکان بگوازێتەوە و بە لۆری نەفەران بگوازێتەوە لە کاتیدا کە تەکسیەکە بۆ نەفەرەکەیە و لۆریەکە بۆ بارەکەیە. ئێمە هەتاکو بگەڕێنەوە بۆ دابوو نەریتەکانی ئیسلام، بۆ تەعالیمەکانی ئیسلام، بۆ ئەخلاق و ڕەوشتی کوردەواری پێش ڕاپەڕین، بەڕاستی لە دنیادا بەختەوەر دەبین و لە قیامەتیشدا سەروەر دەبین. ئەمە بکەمە کۆتا پرسیارم. خاوەن کارێک کە چەند کارمەندێکی لە بەردەستایە، دایکێک باوکێک کە سەرپەرشتی خێزانەکەی دەکات و منداڵەکانی لە بەردەمدا پەروەردا بێت، لایەنێک حیزبێک کە چەندین لایەنگری هەیە، کارمەندی هەیە، کادێری هەیە، تا چەندێک گرنگە کە ئازادی بۆ ئەو کەسانی دەوروبەریان بڕەخسێنن و لە هەمان کاتیشدا نەبنە هۆی زەوتکردنی مافی و ئازادیەکانی تاکەکانی دەوروبەریان و چ بەرپرسیارەتێکیان هەیە لە سەر ئازادی کەسانی بەردەمیان. ئێمە ئێستا دەبینین بۆی کە کۆمەلگا تەرتیبێ دەبینین هەموو وەزارەتێک وەزیرێکی هەیە، هەموو دام و دەستگایەک مدیرێکی هەیە. ناکرێ ژیان بە فەوزا و بە بەرەڵایی بێ. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. فەرمودەکە درێژترە، دەفەرمێ هەمووتان شوانن و هەموو شوانێکی لێپرسراوە بەرامبەر بەو خەڵکەی لەژێر دەسەڵاتیدا لە ڕۆژی قیامەت. کەسێک کە حکوومەتی بەدەستە بەرپرسە لە هەموو ئازارەکانی ژیان، لە هەموو برسێتی، لە هەموو نەبوونی، لە هەموو هەژاری، لە بێجێیی کرێچیەکان، لە بێدەرمانی نەخۆشەکان. کەسێک کە سەرۆکی حیزبێکە لە هەموو ئەو خەڵکی لێپرسینەوەی لێ دەکرێت لە قیامەت. باوکێک کە کەسێک کە سەرۆک عەشیرەتێکە لە هەموو عەشیرەتەکەیدا بەرپرسیارە لە ڕۆژی قیامەت. کەسێک کە مدیرە، کەسێک کە وەزیرە، کەسێک کە باوکە لە ماڵێکدا لە ئاگاداری ماڵ و منداڵەکەی لە ڕۆژی قیامەت پرسیاری لێ دەکرێت. ئەو ئافرەتەی کە لە ماڵەوە لە جێگای پیاوەکەیدا دەنیشێ سەرپەرشتی منداڵەکانی دەکا لە ڕۆژی قیامەتدا پرسە لە خۆی، لە منداڵەکانی، لە پاراستنی ماڵی مێردەکەیم، لە پاراستنی ئەخلاق و شەرەف و ناموسی خۆی. بۆیە کاتێک کە دەبینین خوای گەورە جەلە جەلالوه ئەوەندە ئازادیمان پێدەبەخشێ کە فیدێ و کەفارەتی بۆ داناوە. مەسەڵەن ئەو کەسەی کە بە ئەنقەز نەبێ کەسێکی لە دەستی دەکوژلێ، خوای گەورە داینابوو دەبوو بەندەیەکی ڕزگارکە، اینجا خوا عەفوی دەکرد. ئەو کەسەی کە لا حەیا فی الدین لە ڕۆژی ڕەمەزاندا لە خێزانی نزیک دەبێتەوە، ڕۆژەکەی بەوەی دەشکێنێت دەبوو بەندەیەک ئازادکە. ئەو کەسەی کە سوێندی دەخۆ سوێندەکەی لێ دەکەوێت دەبوو بەندەیەک ئازادکە. بۆیە سعدی کوڕی ئەبی وەقاص خوا لە ڕازی بێ کاتێک کە وەڵامی ڕۆستەمی قیادەی فارسەکان دەداتەوە کە ڕۆستەم دەڵێ ئێوە بۆچی هاتوون؟ دەڵێ ئێمە بۆیە هاتوین خەڵکی ئازادکەین من عیبادەت العیباد إلى عیبادەت رب العیباد. ئێمە بۆیە هاتوین خەڵکی ئازادکەین، خەڵکی ڕزگارکەین لە پەرستنی بەندەکانەوە بۆ پەرستنی خوای بەندەکە. چونکە هەر کەسێک لە دنیادا بێ، هەرچەندە پلۆپۆستی بەرز بێ، هەرچەندە دەسەڵاتدار بێ، هەرچەندە بنەماڵە بێ، هەرچەندە سەروەت و سامانی زۆر بێ، هەرچەندە هێزی چەکداری هەبێ، لە کۆتاییدا ئینسانێکە وەکو تۆ شەوێ لە شەوان نەخۆش دەکەوێت، ڕۆژێ لە ڕۆژان دەمرێ و وەکو تۆ ژێرخاک دەبێ. بۆیە ئەوانەی کە هەر زۆرە دەسەڵاتێکیان هەیە لە کەم هەتا زۆر، لە گەورە هەتا گچکە، هەر کەسانی خەڵکانێکیان لە بەردەستدا، مامۆستایە کە لە قوتابخانە ئەو هەموو منداڵی لە بەردەستدا، دکتۆرێک ئەم هەموو نەخۆشەی لە بەردەستدا، ئەندازیارێک ئەو هەموو ڕێگەوبانەی لە بەردەستدا، هەر کەسێک بەرپرسیارەتی هەبێ لەم دنیایدا باوا نەزانێ ئەو دنیا هەر ئەوا ڕووناک دەبێ. ڕۆژێ لە ڕۆژان قیامەتدا دێ خوای گەورە لە حەق و مافی هەموو ئەو جۆرە خەڵکانە لەو جۆرە کەسانە دەپرسێتەوە. دەستخۆش بێت. زۆر سپاس بۆ بانخواز مەلا عەبدوڵڵا خوڕخوڕەیی کە لەم تۆرە لەگەڵمانە بووی. زۆر سپاس دەکەین مامۆستا بە هیوای ئازادی و ئەوەی کە هەر کەسێک بەرپرسیارەتێکی هەیە لە بەڕێوەبردننی کەسانی دەوروبەریە کارکات بۆ دابینکردنی ئازادیەکانی و زەوتکردنی ئازادیەکان نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە مرۆڤ ببێتە کۆیلا یان بە جۆرێک لە جۆرەکان کۆیلی بیرکردنەوەکان بێت.